ئێوارەتان باش بەڕێزان خۆشحاڵم لە خزمەتتاندام زۆر سوپاسی هاوڕێیانی سایکۆفێر دەکەم کە هەڵسان بەڕێک خستنی ئەو سیمینارە بە زۆر سوپاسی ئامادەبوونی ئێوەی بەڕێز دەکەم. طبعاً بابەتی سیمینارەکەمان دەربارەی هاوسۆزی لە پرۆسەی ڕێنمایی دەرونیدا. ناوەڕۆکی سیمینارەکەمان لە 4 تەوەری سەرەکی پێکدێ. تەوەری یەکەم بریتیە لە چەمکی هاوسۆزی لە ڕوانگەی دەروونزانیەوە، لە ڕوانگەی سایکۆلۆجیەوە هاوسۆزی چییە. تەوەری دووەممان بریتیە لە ڕەهەندەکانی هاوسۆزی، ئەبعادەکانی هاوسۆزی. تەوەری سێممان بریتیە لە گرنگی و ئەهمیەتی هاوسۆزی لە بواری ڕێنمایی دەرونی و تەوەری کۆتایی بریتیە لە چۆنیەتی دەربڕین و نیشاندانی هاوسۆزی لە ناو جەلساتی دەرونی کاتێک لەگەڵ ڕێنمایی خوازێکدا دەنیشی چۆن هاوسۆزی دەردەبڕی. طبعاً وشەی ڕێنمایی خواز بەرامبەر کڵایەنت و کاونسلی بەکاردەهێنم. ئەمن بەرامبەر ئەوەی کە لە عەرەبی پێ دەگوترێ مستەرشید یان عەمیل، زۆر جار چارەخواز بەکاردێ یاخود ڕێنمایی خواز بەکاردێ. ئەمن لەو سیمینارە لە بۆ هەر هەمویان کاونسلەر، لە بۆ هەر هەمویان ڕێنمایی خوازی بەکاردەهێنم هەتا ڕوون بێ لەلاتان. طبعاً هاوسۆزی بە ئینگلیزیەکەی پێی دەگوترێ ئێمپەثی، بەڵام چەمکەکە بۆ یەکەمین جار لە زمانی ئەڵمانی تیۆدۆر لیبس لە ساڵی 1897 بەکاری هێنا. وڵای ببورن تەلەفڕ ئەڵمانیەکەی نازانم. لە زمانی ئینگلیزی بۆ یەکەمین جار ئیدوارد تیچنەر لە ساڵی 1909 وشەی ئێمپەثی بەکارهێنایە کە وشەی ئینگلیزیە. طبعاً لە ڕووی سایکۆلۆجیەوە بەڕێزان هاوسۆزی بریتیە لە کارامەییەکی ڕێنمایی، واتە ئەوەی کە بە عەرەبی پێی دەگوترێ مەهارە ئەلئیرشادیە یان کاونسلینگ سکیلز بە ئینگلیزی. ئێمە لە زمانی لە زانستی سایکۆلۆجی لە بواری ڕێنمایی دەرونی کۆمەڵێک کارامەییمان هەیە، کۆمەڵێک سکیڵمان هەیە، کۆمەڵێک مەهارەمان هەیە کە ئەو کارامەییانە بنەمای ڕەفتاری ڕێنمایی دەرونی و چارەسەری دەرونی. واتە لە ڕێگای ئەو کارامەییانە ئێمە پرۆسەی ڕێنمایی دەرونی ئەنجام دەدەین. لە ڕێگای ئەو کارامەییانە ئێمە دەتوانین جەلسەی دەرونی بەڕێوە ببین، ئەوەی کە پێی دەگوترێ سێشن مەنەجمنت. ئیدارەی جەلسات یەکێکە لە توانە هەرە یەکێکە لەو شتانەی کە پێویستە ڕێنمایی کار تێیدا هەبێت. تۆ چۆن دەتوانی ئیدارەی جەلسە بدەیت، تۆ 45 دقە لە بۆ نزیکەی ساعتێک لەگەڵ کڵایەنتێکدا دەنیشی، لەگەڵ ڕێنمایی خوازێکدا دەنیشی، چۆن دەتوانی ئیدارەی ئەو جەلسەیە بدەیت، ئەو جەلسەیە بەڕێوە ببەیت. طبعاً ئێمە دەڵێن لە ڕێگای کارامەییەکانی ڕێنمایی دەرونی ئێمە دەتوانین جەلساتی دەرونی بەڕێوە ببین. یەکێک لە گرنگترین کارامەییەکانی ڕێنمایی دەرونی بەڕێزان بریتیە لە هاوسۆزی. هاوسۆزی دەتوانین بڵێن وەکو چەترێک وایە بەشێکی زۆر لە کارامەییەکانی گوێگرتنی لە ژێردا کۆ دەبتەوە. بۆ ئەوەی هاوسۆزی دەربڕین پێویستمان بە زۆرینەی کارامەییەکانی دیکەی ڕێنمایی دەرونی هەیە. طبعاً هاوسۆزی چییە بەڕێزان؟ هاوسۆزی بریتیە لە سیرکردنی بابەتەکان و ئەزمونونەکان و ڕووداوەکان بە چاوی کەسی بەرامبەر. ئەوە لایەنێکی. لایەنی دووەمی بریتیە لە مشارەکەی ویژدانی، بریتیە لە هاوبەشیکردن و بەشداریکردنی سۆزداری لەگەڵ کەسی بەرامبەر. طبعاً بەڕێزان ئێمە دەزانین لە ڕووی دەروونزانیەوە هەر یەکێک لە ئێمە کۆمەڵێک ئەزمموی تایبەت بە خۆمان هەیە، کۆمەڵێک کارلێکی تایبەت بە خۆمان هەیە. ئەزمونونەکانمان لە یەکتری جیاوازن، تەجاریبەکانی ڕابردوومان لە یەکتری جیاوازن. ئەو ڕووداوانەی کە بەسەرمان هاتووە، ئەو کارلێکان کۆمەڵایەتیانەی کە هەمان بووە، ئەو کارلێکە خێزانیانەی کە هەمان بووە، هی هەر یەکێکمان جیاوازە لە هی یەکتری. لەبەر ئەوە هەر یەکێکمان ڕوانگەی تایبەتی خۆمان هەیە لە بۆ بابەتەکان و ئەزمونونەکان و ڕووداوەکان. دەکرێت شتێک بەنسبەت من زۆر گرنگی، بەڵام بەنسبەت کەسێکی دیکە ئەو ئەهمیەتەی نەبی، ئەو گرنگیەی نەبی. دەکرێت ڕووداوەکە من دڵخۆشکە، بەڵام کەسێکی دیکە دڵ ناخۆشکە. ئاهێ من مکریانی شعرێکی هەیە دەڵێ چاوم لە ئاسمان بڕی، دڵم هێندەی دیکە ژیرا، گەلێک بیرەوەری کۆنم لە پڕ هاتنەوە بەبیرە. یعنی دەکرێت ئاسمان لە بۆ کەسێک مای دڵخۆشی بی، لە بۆ کەسێکی دیکە مای بەبیر هاتنەوەی کۆمەڵک ڕووداوی ناخۆش بیتن. لە ڕووی سایکۆ ئەمە پێی دەگوترێ فینۆمینۆلۆجیا یان دەرکەوتەی، ئەوەی کە لە بۆ من دەردەکەوی جیاوازە لەوەی کە لە بۆ تو دەردەکەوی. ئەو ئیحساسی ئەتوو هەتا بەرامبەر بابەتێک مەرجنی ئەمنە ئەو ئیحساسم هەبی، ئەو شتێک کە ئەتوو پێت گرنگە مەرجنی ئەمن بەو ڕادەیە پێم گرنگ بی.
لەبەر ئەوە دەکرێت ڕووداوەکان و تەجاربەکان کاردانەوەی دەرونی و ڕەفتاری جیاواز دروستکەن لە لایمە. هاوسۆزی ئەوەیە ئەمە لە فینۆمینۆلۆجیای کەسی بەرامبەرەوە سەیری شتەکە بکەیت، لە گۆشە نیگای کەسی بەرامبەرەوە سەیری ڕووداوەکان و ئەزمونونەکان و بابەتەکان بکەین، نەک لە گۆشە نیگای خۆمانەوە. لەوانەیە شتێک بەنسبەتمە زۆر بایەخداری، بەڵام بەنسبەت کەسی بەرامبەر ئەو بایەخەی نەبی، یان بەنسبەت کەسی بەرامبەر زۆر بایەخداربی، بەڵام بەنسبەتمە ئەو بایەخەی نەبی. کەواتە هاوسۆزی بۆ ئەوی ئێمە هاوسۆز بین دەبێ خۆمان بخەینە شوێنی کەسی بەرامبەر و بە چاوی ئەو سەیری شتەکان کەی، نەک بە چاوی خۆمان. طبعا ئەوە لە مەجای کۆمەڵایەتی شتێکی گرنگە، ینی لە مەجای کارلێکە کۆمەڵایەتیەکان ینی شتێکی زۆر گرنگە ئەمە هاوسۆز بین لەگەڵ ئەو کەسانی کە کارێکیان لەگەڵ دەکەین، بە چاویوان سەیری ئەزمونونەکان کەی، نەک بە چاوی خۆمان. بەڵام لە مەجای سایکۆلۆجی، لە مەجای ڕێنمایی دەرونی، یعنی هەر پێویستە واجبە ڕێنمایی کار هاوسۆز بێ لەگەڵ ڕێنمایی خواست. طبعا کارل ڕۆجەرز یەکێکە لەو بیردۆستکارانەی دەتوانم بڵێم یەکەم کەسە بابەتی هاوسۆزی هێنایتە ناو ڕێنمایی دەرونی. دەڵێ لە ڕوانگەی ڕۆجەرز هاوسۆزی بریتە لە توانای ڕێنمایی کار لە تێگەیشتن لە ڕێنمایی خواست لە گۆشەنیگای ڕێنمایی خوازەکەەوە، نەک لە گۆشەنیگای خۆی، ئەوەی کە پێی دەگوتر فریم ئۆف ریفرنس، یعنی ئێمە لە گۆشەنیگا و لە دیدگا و لە چوارچێوەی سەرچاوەی ڕێنمایی خوازەکە سەیری بابەتەکە دەکەی، نەک لە هی خۆمە. هاینس کۆهت کە یەکێکە لە سایکۆلۆجیستەکانی ینی سەر بە دروشتی کاریە، پێی وایە هاوسۆزی ئامرازەکی هەڵسەنگاندنە، ئەسێسمنت توڵ. لەبەرەوەی کاتێک ئێمە هاوسۆز دەبین لە بۆ کەسانی دەوروبەرمان، کاتێک خۆمان دەخەینە شوێنی ئەوان، کاتێک ئیحساس بە خەمەکانیان دەکەین، بە ناخۆشیەکانیان دەکەین، بە معانات و خۆشیەکانیان دەکەین، یعنی لەو حالەتە ئەوە وەکو جۆرەکە لە هەڵسەنگاندن لە بۆ دۆخی دەرونی کەسی بەرامبەر. و هەروەها پێی وایە هاوسۆزی بریتە لە توانای خۆخستنە شوێنی کەسی بەرامبەر کەسانی تر و بیرکردنەوە و هەستکردن بە ئەزمونونەکانیان وەک ئەوەی ئەزمونونەکانی خۆت بی، بەڵام بە شێوەی ناڕاستە و خۆ. طبعا کاتێکە تو خۆت دەخەیە شوێنی کەسی بەرامبەر بە شێوەی کاتی خۆت دەخەیە شوێنی کەسی بەرامبەر، خۆت دەخەیە شوێنی کەسی بەرامبەر هەتا لی تێ بگەی، دواتر لە دۆخەکە دێدەر. ئەگەر بەردەوام لە ناو ئەو دۆخە بمینەوە، ئەو لە هاوسۆزی دەردەچێت دەبێتە سیمپەفی، لە ئەمپەفی دەردەچێت دەبێتە سیمپەفی. بەپێی فەرهەنگی APA هاوسۆزی بریتە لە تێگەیشتن لە کەسێک لە گۆشەنیگای کەسەکە، نەوەک لە گۆشەنیگای خۆمان، هەمان تێگەیشتن بریتە لە ئەزمونکردنی هەستەکان و پەیبردنەکان، واتە ئیدراکەتەکان، درک پێکردنەکان و بیرۆکەکانی ئەو کەسە بە شێوەیەکی ناڕاستە و خۆ. ڕەهەندەکانی هاوسۆزی چین؟ طبعا باحثەکان ئەوانەی کە توێژینەوە لە بواری هاوسۆزی توێژینەوەیان کردووە، بەشێکیان دەڵێن هاوسۆزی دوو بوعدی هەیە، بوعدی معریفی هەیە لەگەڵ بوعدی هەڵچوونی ئینفیعالی، بەشێکی دیکە دەڵێن سەی هەیە، سلوکیشی بۆ زیاد دەکەن، بەڵام مۆریس و هاوڕێکانی دەڵێن چوار بوعدی هەیە. بوعدی یەکەم بریتە لە ڕەهەندی معریفی کۆگنیتیڤ. ڕەهەندی معریفی چییە؟ بریتە لە توانای تاک، توانای ڕێنمایی کار لە تێگەیشتن لە هەستەکان و معاناتەکان و ناخۆشیەکان و بیرۆکەکانی کەسی بەرامبەر، یعنی ئەتۆ هەتا چەند دەتوانی لە مەشاعیر و هەست و لە معانات و لە خەمەکان و لە چۆن دەڵێ ناخۆشی و خۆشیەکانی کەسی بەرامبەر تێ بگەیت. ڕەهەندی معریفی یان عەفوەن ڕەهەندی هەڵچوونی ئیمۆشناڵ یان ئەفێکتیڤ یان وجدانی بە عەرەبی ئینفیعالی، بریتە لەوەی کە بریتە لە توانای تاک لە تەجربەکردن و ئەزمونکردنی مەشاعیرەکانی کەسی بەرامبەر، یعنی خۆی دەخاتە شوێنی کەسی بەرامبەر و مشارەکەی سۆزداری لەگەڵی دەبێتە هەتاوەکو زۆر بەباشی لی تێ بگە. ڕەهەندی ڕەفتاری بەڕێزان behavioral component یان ئەسپێکت بریتە لە کاردانەوەیەکی ڕەفتاری بۆ گەیاندنی ئەو تێگەیشتنەی کە هەمانە لە بۆ کەسی بەرامبەر، یعنی ئەتۆ چۆن وەڵامدانەوەیەکی ڕەفتاری دەبێ کە لە کڵایەنتەکەت دەگەیەنی لە ڕێنمایی خواسەکەت دەگەیەنی ئەتۆ لی تێگەیشتوی. ئینشاءڵڵا لە تەوەری چوارەم دەینە سەری چۆن هاوسۆزی دەرببڕین لە بۆ کەسی بەرامبەر. ڕەهەندی ئەخلاقیان ئاکاری مۆڕاڵ
بریتە لە ڕفتاری یارمەتیدان بۆ کەمکردنەوەی معانات و ئازارەکانی کەسی بەرامبەر یعنی زۆرێکە لە ڕفتاری ئەوی ترخوازی ئەوەی کە پێی دەگوترێت سلوک ئەلئیثاری یان ئەوەی کە پێی دەگوترێت ئالترۆیزم بیهیڤڕال ئالترۆیزم چۆن ئەتۆ دەتوانی بە شێوەیەکی کردداری مساعدەی کەسی بەرامبەر بکەی و لەو معانات و لەو ئازار و لەو خەمەی کە هەیتی کەمی بکەوە ئەوە تقریبا ئەو دابشکاریەی کە مۆریس و هاوڕێکانی کردیتیان بۆ چەمکی هاوسۆزی بۆ ڕەهەندەکانی هاوسۆزی دەتوانە برێم شمولیترین چۆن دەڵێ دابشکاریە گرنگی هاوسۆزی لە پرۆسی ڕێنمایی دەرونی چییە بەڕێزان طبعا ئێمە لە کتێبی Intentional Interviewing and Counseling کە یەکێکە لە باشترین کتێبەکان کە باسی کاونسلینگ سکیڵەکانی تێدا کرایە باس لە قۆناغەکانی پرۆسی ڕێنمایی دەرونی دەکەن دەڵێ ڕێنمایی دەرونی 5 مەرحەلەی هەیە 5 ستەیجی هەیە یەکەمینیان empathetic relationship پەیوەندی سۆزدارانە پەیوەندی هاوسۆزی چۆن دەتوانی پەیوەندیەکی هاوسۆزی یەکەم هەنگاوەیە تۆ پەیوەندی لەگەڵ کلایەنتەکە ببەستی لەگەڵ ڕێنمایی خوازەکە ستۆری ئان سترینگث گوێگرتن و باسکردن و گێڕانەوەی چیرۆکی ڕێنمایی خوازەکە لێرە ڕێنمایی خوازەکە چیرۆکی خۆیت پێ دەڵێ ئەو کێشەی کە هەیەی بۆت باز دەکا و وەرگرتنی لایەنە بەهێزەکانی گەوڵس ئەهداف دیاریکردنی ئامانجی ڕێنماییەکە ڕیستۆری لێرە هەوڵ دەدەی دووبارە داڕشتنەوەیەک بۆ چیرۆکی کلایەنتەکە بکەی و هەروەها ئەو ئامراز و ئەو ڕێکارانە لەگەڵی باز بکەی کە بەکاردێ بۆ کەمکردنەوەی ئەو معانات و خەم و خەفەتەی کە هەیەی ئەو کێشانەی کە هەیەی ئاکشن گشتاندنی تەکنیک و چۆن دەڵێ ڕێکارەکانە لە دەرەوەی جەلسە طبعا هاوسۆزی بۆ هەموو ئەو قۆناغانە گرنگە بۆ هەموو ئەو مەرحەلانە گرنگە لێرە لە چەند خاڵێک باسی گرنگی هاوسۆزی دەکەین لە ناو جلساتی نفسی یەکەمینیان بەڕێزان طبعا ئێڤی هاوڕێکانی بە مەرحەلەی یەکەم دەڵێن empathetic relationship واتە پەیوەندی هاوسۆزانە کەواتە هاوسۆزی زۆر گرنگە لە بۆ دروستکردنی پەیوەندیەکی پیشەیی و پرۆفێشناڵ لەگەڵ ڕێنمایی خوازەکە طبعا ئەو پەیوەندیە یەکەکە لە ئەساسیاتی سەرکەوتنی پرۆسەی ڕێنمایی دەرونی ینی ئەستەمە ڕێنمایی کار بتوانی لە پرۆسەی ڕێنمایی دەرونی سەرکەوتوبی ئەگەر نەتوانی پەیوەندیەکی هاوسۆزانە و پیشەییانە کە مەرجدارە بە کۆمەڵە کۆدی ئەخلاقی بە کۆمەڵە کۆدی ئیفیکی لەگەڵ ڕێنمایی خوازەکەی خۆی ببەست زۆر گرنگە بۆ دروستکردنی پەیوەندی هاوسۆزیانی یا تۆ کاتێک هاوسۆزی نیشان دەدەی لە دانیشتنەکانی ڕێنمایی دەرونی ئەوە هۆکارەکە بۆ پتەوبوونی ئەو پەیوەندیە بۆ دروستبوونی ئەو پەیوەندیە طبعا جودیث بێک لە کتێبی کۆگنیتیڤ بیهیڤڕال ثێرەپی کە کچەکەی ئارۆن بێکە دەڵێ کارامەیەکانی ڕێنمایی کاونسلینگ سکیڵەکان لە نێویاندا هاوسۆزی یەکەکە لە هۆکارە گرنگەکانی دروستبوونی پەیوەندی چارەسەری تێرەپیوتیک ریلیشنشیپ لە چارەسەری ڕەفتاری معریفی لە CBT زۆر گرنگە لە هەموو دەتوانم بڵێم لە هەموو قوتابخانەکانی دیکەی چارەسەری دەرونی و ڕێنمایی دەرونی هاوسۆزی گرنگە لە بۆ دروستبوونی پەیوەندی طبعا کتێبەکەی بە ناوی کلینیکال ئینتەرویوینگ فلاناگەن لەو کتێبە دەڵێ نووسەرەکەی ناوی فلاناگەنە ناوی سێمیتی دەڵێ هەستکردن بە لێ تێگەیشتن یعنی کاتێک ڕێنمایی خواز هەست دەکات کە ڕێنمایی کار لی تێدەگا هەستکردن بە لێ تێگەیشتن دەبێتە هۆی ئەوەی کە ڕێنمایی خوازەکە باسی چیرۆکی خۆی لە بۆ بکە بە شێوەی ورد و هەروەها باسی نیگەرانی و ترس و قەلەقیەکانی خۆی لە بۆ بکە کەواتە یەکێکی دیکە لە گرنگیەکانی دەربڕینی هاوسۆزی لە پرۆسەی ڕێنمایی دەرونی بریتە لە ئیستیخراجی معلومات دەرهێنانی زانیاری لە کلایەنتەکە کەواتە لە بۆ ستۆری ئاسترینگث ئەوەی کە باسمان کرد وەرگرتنی چیرۆکی ڕێنمایی خوازەکە زۆر زۆر گرنگە کاتێک ڕێنمایی خواز هەست دەکا ئەتۆ لی تێدەگەی هەست دەکا ئەتۆ هاوسۆزی شتەکانی خۆیت پێ دەڵێ ئەگەر ڕێنمایی خوازیش نهێنیەکانی خۆیت پێ نەڵێ چیرۆکی خۆیت پێ نەڵێ گرفتەکانی خۆیت بۆ بازنەکە ئەتۆ چۆن لی تێدەگەی ئەتۆ چۆن دەتوانانی مساعدێتی کەواتە هاوسۆزی زۆر گرنگە لەو بوارە طبعا ورکینگ ئەلاینس یەکەکە لەو چەمکانی کە زۆر گرنگە لە بواری ڕێنمایی دەرونی کارل ڕۆجەرز زۆر بایەخی پێدایە واتە هاوپەیمانی پیشەیی
تحالف المهني. Working Alliance ڕۆجەرز دەڵێ بریتیە لە work with client not work on client. زۆر جیاوازە، کارکردن لەگەڵ ڕێنمایی خواز نەک کارکردن لەسەر ڕێنمایی خواز. ئێمە وەکو ڕێنمایی کاری دەرونی کار لەگەڵ ڕێنمایی خواز دەکەین، کاری لەسەر ناکەین. دۆخی یەکەم کارکردن لەگەڵ ڕێنمایی خواز، ڕێنمایی خوازەکە ئاکتیڤە، بەشدارە لە پرۆسی ڕێنماییکردن، سنتەرە لە پرۆسی ڕێنماییکردن. ئەوە چۆن دەڵی خۆی چارەسەر دەکات، بەڵام ئێمە تەنها یارمەتی دەرێکین، ئێمە کاری لەگەڵ دەکەین. بەڵام کارکردن لەسەر ڕێنمایی خواز ئەوە لێرە پاسیڤە ڕێنمایی خوازەکە، تۆ کاری لەسەر دەکەی، یعنی ئەو شتێکی وای بەدەست نییە، تەنها ئەتۆ سنتەری. بەڵام ئەوەی کە ڕۆجەرز گرنگی پێدەدا ئەوەیە کە کلاینت سنتەر، کلاینت سنتەر تێرەپی، ئەوەی کە ناوی بیردۆزەکەیتی. جا هاوسۆزی فلاناگەن لە کتێبەکەی خۆی دەڵێ هاوسۆزی دەربڕینی هاوسۆزی ڕۆڵی هەیە لە زیادکردنی ئەو تحالف العەمیل، لە زیادکردنی ئەو تحالف المهنیە، لە زیادکردنی هاو پەیمانی پیشەیی، ینی ئەو ئەحساسە لە لای ڕێنمایی خواز زیاد دەبێت کە ئەویش بەشدارە لە پرۆسەکە. ئەوەش کاریگەریەکی زۆر ئەرێنی هەیە لەسەر پرۆسی ڕێنمایی. و هەروەها دەبێت هۆی زیادبوونی متمانە، زیادبوونی متمانەی ڕێنمایی خواز بە ڕێنمایی کار و زیادبوونی پاڵنەر و دافعیەت. یەکێک لە کێشە هەرە ینی گەورەکانی بواری ڕێنمایی دەرونی و چارەسەری دەرونی بەردەوام نەبوونی ڕێنمایی خوازە لە پرۆسی ڕێنماییکردن. یعنی جەلسەک دێت جەلسەی دووەم نایە دادەبڕێت، جەلسەی سێم نایەت، دوو جەلسە دێت جەلسەی سێم نایەتەوە، بە تایبەتی لەو شوێنانەی کە سنتەرەکە ئیشی ڕێنمایی و چارەسەری دەرونی تێدا دەکرێتن. هاوسۆزی دافعیەتی ڕێنمایی خواز زیاد دەکات هەتاوەکو بەردەوام بێ لەسەر جەلساتی دەرونی. کەمبوونەوەی ئازاری دەرونی، تەسەوورکەن بەڕێزان یەکێک لە هۆکارەکانی کەمبوونەوەی بەشەکی ینی چارەسەربوون و کەمبوونەوەی بەشەکی زۆر لە ئازارە دەرونیەکان جێگرتنێکی هاوسۆزانەیە، دوورکەوتنەوەی لە حکومدان لەسەر کلایەنتەکەی. کاتێک ڕێنمایی خواز دێتە ناو جەلسەی دەرونی و ئەتۆ بە شێوەیەکی هاوسۆزانە جوێی بۆ دەگری و حکمی لەسەر نادەی و قبوڵی دەکەی وەک ئەوەی کە هەیە و دەبێ ئاوێنەیەک لە بۆی کە مەشاعیرەکانی خۆی لە ناو تۆدا ببینتەوە. تەسەوور کە هەر بەو دەربڕینی هاوسۆزیەی ئەو کەسە بەشێکی زۆر لە ئازار و ناڕەحەتیەکانی نامێنێ، ینی ئەو کەسە زۆر جار وەکو میزڵدانێکی لێ هاتیە، ناخی پڕ ئیحساس و پڕ چۆن دەڵێ ئیحساسی ناخۆشە. ئەتۆ کاتێک گوێگرتنێکی هاوسۆزانت بۆی هەیە، هەر خودی ئەو گوێگرتنە هاوسۆزانەیە دەبتە هۆی ئەوەی کە بەشێکی زۆر لە خەم و خەفەت و ئازارەکانی کەم ببێتەوە. طبعا ڕۆجەرز دەڵێ سێ مەرج هەیە یان سێ خەسڵەت هەیە ئەگەر ڕێنمایی کار ئەنجامی بدا لە ناو پرۆسی ڕێنمایی دەرونی، ئەوە دەبێتە هۆی دروستبوونی گۆڕانکاری لە ڕێنمایی خوازەکە و دەبێتە هۆی چاکبوونەوە. یەکەمینیان قبولکردنی بێمەرج، ئەتۆ کلایەنتەکەت خۆت کلایەنتەکەی خۆت ڕێنمایی خوازەکەی خۆت قبول بێ وەک ئەوەی کە هەیە، نەک بە مەرج قبولت بێ. دووەمینیان وشەی زۆر گونجاوم لە بۆی نەدیتەوە بە سازان تەرجمەم کردی، بەڵام لە ئینگلیزی پێی دەگوترێت کۆنگروێنس، مطابقە بە عەرەبی، کە یەکێک لەو چەمکانەی کە کار ڕۆجەرز بەکارهێنایە لە بیردۆزی کەسایەتی وە لە مەجای چارەسەری دەرونیز بەکارهێنایە. نامەوێت بچمە ناو ئەو بابەتە چکە کەمتر پەیوەندی بەمەوە هەیە. ئاخیر خاڵ هاوسۆزی ورد، دەربڕینی هاوسۆزی و ئەحساسکردنی ڕێنمایی خواز بە قبولکردنی بێمەرج و بە هاوسۆزی و بەوەی کە ئەو پەیوەندیەی کە هەیە لە نێوان ڕێنمایی کار و ڕێنمایی خوازەکە و بۆی کە هەست بکە ڕێنمایی خوازەکە مطابقە هەیە، کۆنگروێنسی هەیە، دەڵێ ئەوە دەبێتە هۆی ئەوەی کەوە گۆڕانکاری لە ڕەفتار و لە ئیحساسی ڕێنمایی خوازەکە دروست ببێت. طبعا چارەسەرکارانی دەرون شیکاری ئەنالیتیکال تێرەپیستس، معالجکارانی بواری چارەسەری دەرون شیکاری پێیان وایە ئەمپەثێتیک لیسنینگ، گوێگرتنی هاوسۆزانە سەرچاوەیەکی گرنگە لە بۆ چاکبوونەوە، لە بۆ دەرچوون دە و دۆخە دەرونیی کە ڕێنمایی خوازەکەیان چارە خوازەکە تێیدایە. تەنانەت پزیشکە دەرونیەکانیش باوەڕیان وایە گوێگرتنی هاوسۆزانە زۆر گرنگە، بەڵام بەس نییە لۆ ئەوەی کەسێک چاک بێتەوە، چکە ئەوان زیاتر باوەڕیان بە مۆدێڵی بایۆلۆجی هەیە و پێیان وایە دەرمان زیات گرنگە لە بۆ چاکبوونەوەی
نخۆشی و گرفتە دەرونیەکان بەڵام پێیان وایە گوێگرتنی هاوسۆزانە گرنگە بەڵام بەس نییە کافی نییە میلەر و هاوڕێکانی ئەو زانیاریە لە کتێبی Intentional Interviewing and Counseling باس لێوەکرا دەڵێ 130 هاوسۆزی هۆکارە بۆ سەرکەوتنی پرۆسەی چارەسەری دەرونی و ڕێنمایی دەرونی واتە بەس دەربڕینی هاوسۆزبوون لەگەڵ کلایەنت ئەگەر ئەتۆ وەکو ڕێنماییکار ئەوت تێدا بێ 130 هۆکارە لۆ ئەوەی ئەو پرۆسەیە سەرکەوتو بێت طبعاً چارەسەرکاری دەرونی یعنی ئەمن لە چارەسەرکاری دەرونی ترم بیستیە کە زۆر زیاتر لەو نسبەیە هۆکارە بەڵام ئەوە یعنی نسبەکە من لە سەرچاو و مەرگرتیە پێویستم زانی داینێ ئاخیر تەوەر کە گرنگە باسی بکەین چۆن هاوسۆزی دەرببڕین لە بۆ ڕێنمایی خواست یعنی ئەوە زۆر گرنگە ئەمە چۆن بتوانین هاوسۆزی دەربڕین ئەو کارامەیە دەربڕین لە ناو جەلساتی دەرونی طبعاً باشترین طریقە لە بۆ دەربڕینی هاوسۆزی لەگەڵ ڕێنمایی خواست بریتیە لەوەی کە ڕێنمایی کار لەژێر ڕاهێنان و لەژێر سەرپەرشتی چارەسەرکارێکی دەرونی یان ڕێنمایی کارێکی دەرونی پرۆفێشناڵ ڕاهێنان لەسەر کاونسلینگ سکیلەکان بکات لە نێویاندا هاوسۆزی باشترین شێواز لە بۆ فێربوونی ئەو کاونسلینگ سکیلانە لە نێویاندا هاوسۆزی ینی ئەو طریقەیە بەڵام ئەمە لێرە بە پشتبەستن بە کۆمەڵێک سەرچاوی زانستی باسی چەند خاڵک دەکەین کە ئەو خاڵانە گرنگن ئەگەر بەکار بهێنرێن بۆ ئەوەی ڕێنمایی خوازەکە هەست بە هاوسۆزی بکە یەکەمین خاڵ گوێگرتن لە ڕێنمایی خواست طبعاً کرۆکی هاوسۆزی دەتوانین بڵین بریتێ لە گوێگرتنێکی هاوسۆزانە ئەتۆ چۆن هاوسۆزی دەردەبڕی لە بۆ ڕێنمایی خواست کە گوێگرێکی کارابی گوێگرێکی باشبی لە بۆ ڕێنمایی خوازەکە گوێگرێکی باش ئەو گوێگرێکە قسە بە ڕێنمایی خوازەکە نابڕێت کاتێک ڕێنمایی خوازەک باسی گرفتێکی خۆی دەکا نابێت ئەتۆ قسەی پێ ببڕی دەبی چاوەڕێ بکەیت تا قسەکانی خۆی تەواو دەکات نەک سێ قسەی کرد ئەتۆ تەدەخل بکەیت قسەی پێ ببڕی پرسیاری لێ بکەیت و هەروەها ئای کۆنتاکت زۆر گرنگە کاتێک ڕێنمایی خوازەکە قسە دەکا ئەتۆ ئای کۆنتاکتت لەگەڵی هەبێ نەک کە ڕێنمایی خوازەکە قسە دەکات تۆ سەیری مێزەکە بکەی سەیری وەرەقەکەی پێشت بکەی بۆ نمونە سەیری ئەو لا بکەی سەیری ئەم لا بکەی سەیری لاپتۆپەکەی پێشت بکەی ئیتر هەر شتێک خۆت سەرقاڵکەی بە مۆبایلەکەت یان خۆت سەرقاڵکی بە هەر شتێکی دیکە ئای کۆنتاکت زۆر گرنگە کاتێک ئەتۆ ئای کۆنتاکتت بۆی دەبێ ئەو هەست دەکات ئەتۆ جوێی بۆ دەگری هەست دەکات تۆ ترکیزت لە لای ئەوە بەڵام بابەتی ئای کۆنتاکت بەڕێزان زۆر گرنگە لێرە باسی ئەوە بکەین کە دەبێ ڕەچاوی مەڵتی کەڵچەر بکرێت لە بابەتی ئای کۆنتاکت واتە فرە کللتورێتی مردنیە ئای کۆنتاکت لە هەموو کللتورێک باش بێت لە هەندێک کللتور ئای کۆنتاکت باش نییە ینی کاتێک ئەتۆ ئای کۆنتاکتت بۆ ڕێنمایی خوازەکە هەیە ئەو لەوانەی بە زۆرێکی دیکە لە تێبگا لەوانێت چکە ئاوا پەروەردە بووە و هەروەها دەبێت ڕەچاوی تاکێتیش بکەیت ئیندیڤیژواڵیتی لەبەرەوەی مردنیە هەموو تاکەک پێی خۆش بێت و ئای کۆنتاکتت لەگەڵی هەبی ینی احتیمالە کەسەکە بە زۆرێک پەروەردەکرابی کۆمەڵک بیر و باوەڕی ئاینی کللتوری تایبەتی خۆی هەبی کە حەزی لە ئای کۆنتاکت نەبی لەبەرەوە لەو کاتانە تۆ دەبێت ئای کۆنتاکت کەم بکەوە ڕۆیشتن لەگەڵ چیرۆکی ڕێنمایی خوازەکە ڤێرباڵ ترەکینگ یعنی کاتێک ڕێنمایی خواز باسی چیرۆکی خۆی دەکات نابێت ئەتۆ پاس دەیە سەر شتێکی دیکە دەبێت ینی لەگەڵ چیرۆکەکەی بڕۆی هەتا چیرۆکی خۆی تەوا دەکات بۆ نمونە باسی پەیوەندی نێوان خۆی و دایکی دەکات ئەتۆ دەبێت گوێی لێ بگری هەتا هەموو ئەو چۆن دەڵی قسانەی کە باس ینی پەیوەندی بەو چیرۆکەوە هەیە پەیوەندی بەو ئایتمە هەیە لە ناو جەلسا دەبێت چاوەڕێک هاتە هەموو بابەتەکە کەڤەر دەکات هەمووی دادەپۆشی نەگەت و بۆ نمونە نیوەی بابەتەکەی باس کرد باشە ئەدی پەیوەندی لەگەر بابەت چۆنە ینی نابێت تا بابەتی یەکەم تەواو نەکا نابێ بێسەر بابەتی دووە ئەتۆ ئەگەر بەو جۆرە گوێت لە ڕێنمایی خوازەکە گرت ئەو هەست بە هاوسۆزی دەکات خاڵی دووەم بەڕێزان سیرکردنی ئەزمونونەکان بە چاوی ڕێنمایی خوازەکە نەک بە چاوی خۆ ینی باسمان کرد هەر یەکێک لەمە کۆمەڵک بیر و باوەڕی و کۆمەڵک تەجاربی تایبەتی خۆمان هەیە ناکرێ ئەمە لە دیدی خۆمان سەیری شتەکان بکەین دەبێت لە دیدی ئەو تەمەشای بابەتەکان بکەین ینی بۆ نمونە ڕێنمایی کارێکمان هەیە ئافرەتە بۆ نمونە موچەکی باشی هەیە ئافرەتێکی دیکە دێتە جەلسا لە لای پیاوەکەی لەگەڵی زۆر خراپە ینی عائیلەکەشی خێزانەکەشی بۆ نمونە بابی مردیە داچی مردیە چەند برایەکی هەریەکە و چویتە ڕێی خۆی بەتەنەیە ینی
ناکرێ ئەتۆ بۆ نمونە ڕێنمایی کارەکە لەو حالەتە ئاراستەی ئەو کەسە بکە برێ وڵی ئەمن بام لە زیاتی تو تەلاقم وەردەگرت ێ باشە ئەتو لەوانەیە تەلاق لە بۆ تو گونجاوبی بەڵام مرز نییە لە بۆی گونجاو لەبەرەوەی ئەو یعنی هیچ سەرچاوەشی بژێوی نییە کەس نییە چاودێری بکە سمێنێت تەلاقی وەردەگری لەوانەیە زۆر زیاتر بکەوتە دۆخەکی زۆر ناخۆشتر ینی ناکرێ ئەتۆ کورد دەڵێ لە هەمبانەی خۆت جویزان بژمێری دەبی لە هەمبانەوی جویزان بژمێری دەبی بە چاوی تەمەشای تەجربەکەی نەک بە چاوی لەوانەی بابەتەکە تۆ زۆر پێی بێتاقەت و ناڕەحەت زۆر چۆن دەڵی لەکنت ئاسایی بەڵام لە لایوی ئاسایی نییە ئەنی لۆی ناکرێت بە چاوی خۆت تەمەشای بابەتەکەی خاڵەکی دیکە بەڕێزان دوورکەوتنەوە لە حکومدان لەسەر بیرکردنەوەکان و ڕەفتارەکان و ئیحساسەکانی ئەو زۆر گرنگە یعنی ئیشی ڕێنماییکار حاکم نییە دادوەر نییە ڕێنماییکارە یعنی نابێ ڕێنماییکار وەکو بۆ نمونە ڕێنمایی وەکو دادوەرێک ئەتو غەڵەت بووی لەوەی نەدەبا ئەو شتت کرد دەبا ئەو شتت کرد بە لەبەرچە ئەو هات کرد لەبەرچە ئەو هات نەکرد دەبێ ئێمە ڕێنماییکارەکەمان ڕێنمایی خوازەکەمان قبول بێ وەکەوەی کە هەیە ئەو نهاتی ئەتو حکمی لەسەر بدەی بزانی چی باشی کردی و چی خراپی کردی ئەو بەخۆی دەزانی احتیمالە بەخۆی بزانی 100 کەس دەدەرێ پێی گوتی ئەو شتەی کرد خراپ بۆ شتێک کرد غەڵەت ئەو لەبەر ئەو شتەی نهاتێ لەبەرەوە بۆ ئەوەی هاوسۆز بی لەگە ڕێنمایی خوازەکەی خۆت نابی حکمی لەسەر بدەیت حتا ئەگەر ڕەفتارەکەی زۆر غەڵەت بوو حتا ئەگەر ڕەفتارەکەی نەئەخلاقیش ناوی پێی بری غەڵەتت کرد ئەو شتت کرد طبعا لێرە خاڵک هەیە زۆر گرنگە باسیکەین ئەمە کە دەڵێن حکمی لەسەر مەدە مانای ئەوە نییە ئەتو پەسەندی ئەو ڕەفتارەی دەکەی پەسەندی ئەو بیرۆکەی دەکەی پەسەندی ئەو ئیحساسی دەکەی مانای ئەوە نیە ئەتو ئەو شتت پێڕاستە ئەتو حکمی لەسەر نادەی هەتاوەکو ئەو کەسە هەست بە هاوسۆزی بکە و بەردەوام بێ لەگەڵت و لە نەتیجەی ئەو جەلسەیە کە لەگەڵ تو بەردەوام بووە ئەو ڕەفتار و ئیحساس و ئەو بیرۆکە هەڵانەی کە هەیتی یعنی وردە بەسەری زاڵ بێ و نەهێڵیتە یعنی لەو گۆشەنیگەیە ئەتو حکمی لەسەر نادەی و قبوڵی دەکەی طبعا یۆنگ دەڵێ ناسینی لایەنە تاریکەکانی خۆت باشترین ڕێگەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ لایەنە تاریکەکانی ئەوانیت زۆر گرنگە ڕێنمایی کار چارەسەرکاری دەرونی سروشتی مرۆڤ بناسە یعنی ئەمە بوونەوەرەك نینە فریشتە بین یعنی ئەمە بوونەوەرەك نینە بێغەل و غەشت بین ئەمە بوونەوەرەکین هەر وەک چۆن لایەنێکی ڕووناکمان هەیە کە بەوانی تری نیشان دەدەین کە خەسڵتە باشەکانمانن بە هەمان شێوە ڕەهەندێکی تاریک لە کەسایەتیمان هەیە کە هەمومان دەیشارینەوە لەوانی تر کە دەمامکدا دەنین بەرامبەر کاتێک دەگەینە ئەوانی تر بۆ شاردنەوەی ڕەهەندە تاریکەکانی خۆن ئەو ڕەهەندە تاریکە یۆنگ پێی دەڵێ شادۆ پێی دەڵێ سێبەر فرۆید پێی دەڵێ ئت پێی دەڵێ ئەو یعنی وەکەوەی کە ئەمن نیمە زۆرەکە لە نکۆڵیکردن لەوەی کە بەخۆت بی قورئان پێی دەڵێ نەفسی ئەمارە هەمومان ڕەهەندێکمان تێدایە کە دەشێ بڵێن ئەو ڕەهەندە شەیتانیەکەی ئینسانە هەمومان شەیتانێک لە ناخماندا هەیە هەمومان کۆمەڵک مەیل و کۆمەڵک حەز و ئارەزوو کۆمەڵک ڕەغبەتی بڤە کۆمەڵک ڕەغبەتی خراپ کۆمەڵک ڕەغبەتی شەڕانگێزی کۆمەڵک ڕەغبەت کە قبوڵمان نییە لەوانی دیکە کەچی لە خۆماندا هەیە هەمانە لەبەر ئەوە تۆ دەبی لایەنە تاریکەکانی خۆت قبول بی دەبی لایەنە تاریکەکانی خۆت بناسی لەبەرچە هەتا لایەنە تاریکەکانی ئەوانی تریش بناسی هەتا لایەنە تاریکەکانی کڵایەنتەکەی خۆشت قبول بکەیت تەسەوور کە زۆر جاری وا هەیە کڵایەنتێک کێشەی هەیە یعنی ڕەفتارێکی زۆر غەڵەتی کردیە بەڵام ئەمەش لەوانەیە لە ناخی خۆماندا چەندەها جار حەز و ئارەزوو و بیرۆکەی ئەنجامدانی ئەو ڕەفتارەمان هەبووبی بەڵام نەمان کردبی خۆمان کۆنتترۆل کردی بەڵام ئەو نەیتوانی خۆی کۆنتترۆل بکە شتەکەی کردی یان لەوانەیە بە خۆمان کردبیتمان لە مەرحەلێک لە مەرحەلەکانی ژیانمان بەڵام ئێستا کە ئەو ڕەفتاری ئەنجامدایە نابی حکمی لەسەر بدەیت دەبی قبوڵی کەی خاڵێکی دیکە بەڕێزان بۆ ئەوەی هاوسۆز بی دەبێت دوورکەویەوە لە کەمکردنەوەی قەبارەی کێشەی کەسەکە یعنی عادەتەن هەموو ڕێنمایی خوازەک هەموو چارە خوازەک کێشەکەی خۆی زۆر بە گەورە دەبینێ ئەتو ناوی بڵێ کەنجی مۆزوع وەڵی ئەوە هەر مۆزوع نیە تو دری خۆت پێتون کردیە وەڵی ئەم خەڵکی وا دەناسم زۆر تو خراپتری بەسەر هاتیە و بۆچی تووشی نەکردی یعنی ئەوە ڕێنمای خوازەکە لێرە هەست بە گوناحەکە هەستەکە تو لێی تێناگەی هەستەکە هاتەکەن کەسەکی غەڵەت هەین لەبەرەوە نابی ئەتو لە حەجمی لە قەبارەی کێشەی کەسەکە کەم کەوە و نابی زیاتریشی بکەی
خاڵەکی دیکە بەڕێزان دڵنیاکردنەوەی لە ڕادەبەتر، یعنی نابێ ڕێنمایی خواز بە تەعکید چاک دەبیەوە، ئەکید بە لەو جەلسانەی کە لەگەڵ من دەبی ئەکید بە چا دەبیەوە 100% گرنتی دەدەمێت چا دەبیەوە، یعنی ئەو بابەتەکە ئەوها نبینی ئەو کێشەکەی خۆی زۆر لەوە گەورەتر دەبینی کە ئەتوو تەبشای دەکەی، لەبەرەوە نابی زیاد لە حد دڵنیای کێەوە، زیاد لە حد ئەکیدی کێەوە لەسەر ئەوەی کە ئەو کێشەکەی چا دەبی، نا هەوڵی خۆمان دەدەی زۆر کەس ئەو هەمان گرفتی توی هەوەیە چا بوویتەوە ئیشاءالله توش لە ئەنجامی ئەو دانیشتنە دەرونیانەی کە پێکەوە دەیکەین بەرەو باشی دەڕۆی، نەک ئەتوو ئەکید کێەوە کە بە دڵنیاییەوە 100% زەخت لەسەر ئەوەی کێوە کە چا دەبێت ئەگەر چا نەبوو ئەنی جنێکە دڵی چن. خاڵەکی دیکە بەڕێزان زمانی جەستا بەدی لانگویج و دەربڕینی ڕوخسار، ئەنی زۆر گرنگە لە کاتی جەلسە ئەتۆ گەرم و گوڕیت پێوە دیاربی و هەروەها دەربڕینەکانی ڕوخسارت و دەربڕینەکانی جەستت لەگەڵ دەربڕینەکانی زمانت برادر بن، لێک نزیک بن، ئیساڵە و ڕەسەنێتی لە زمانی جەستتدا هەبێت هەتاوەکو ئەو کەسە هەست بە هاوسۆزی بکە و هەروەها گرنگە کاردانەوە ڕوخساریەکانت و کاردانەوە جەستەییەکانت و تۆنی دەنگت لەگەڵ زروف و بارودۆخی کەسەکەی بگونجێ، یعنی ناکرێت کەسێک ڕێنمایی خوازێک باسی بابەتەکی خەمناک بکە ئەتۆ بە پێکەنینەوە ینی چۆن دەڵێ ڕوخسارت نیشان بدەیت، یان کاتێک باسی بابەتێکی دڵخۆشکەر دەکە ئەتۆ بە مۆنیەوە ڕوخساری خۆت نیشان بدەیت، یان بۆ نمونە ینی تەمەشای سەعات بکەی، بۆ نمونە خۆت قفل بدەیت لە کاتی قسەکردن، دەبێت کاردانەوە جەستەییەکانت دەربڕینە ڕوخساریەکانت بگونجێت لەگەڵ دۆخی ڕێنمایی خوازەکە هەتا هەست بە هاوسۆزی بکاتن. کاتێک ڕێنمایی خوازێک بۆ نمونە هۆمێرکێکی جێبەجێ کردیە ئەرکەکی ماڵت دایتێ لەوانەیە ئەرکەکە زۆر سادەبی بەنسبەت تو، بەڵام بەنسبەت دوی زۆر گرنگە، ینی دەبێ بۆ نمونە دەستت خۆش بی، ینی کاردانەوە ڕوخساریەکانت دەبێت لەگەڵ دۆخی ئەو بگونجێ، نەک ئەرکەکە بڵێ وڵای ئەوی کردیتە شتێکی بەسیط بووە ینی بەس تاو دەست خۆش بی هەوڵ، ینی بەو جۆرە ئەگەر ئەتو کاردانەوە دوان ینی ئەو کەس هەست دەکات و لی تێناگەی، ینی لەو دۆخەی تێناگەی کە ئەو تێدێ ئەو شتە لە بۆی زۆرە، بەڵام لەوانەیە لە بۆ تو کەم بیتن چکە تو ینی کێشەت نییە ئەو کێشەی هەیە. طبعاً بەڕێزان ئەمە باسی ئەوەمان کرد کە هاوسۆزی وەکو چۆن دەڵێ چەترەکە بەشەکی زۆر لە ڕێن لە کاونسلینگ سکیلەکانی دیکە لە کارامەیەکانی دیکەی ڕێنمایی دەرونی لەژێر ئەو چەترەدان، واتە لە ڕێگەی ئەوان دەتوانین ئێمە هاوسۆزی دەربڕین لە بۆ ڕێنمایی خوازەکەی، بۆ ئەوی هاوسۆز بی ئەتو دەبێ کارەمەیی پارافریزی شت هەبێ ئیعادە سیاق داڕشتنەوە یەکەکە لە ئامرازە گرنگەکان، یەکەکە لە کارەمەیە گرنگەکان بۆ نیشاندانی هاوسۆزی معریفی، ئەتۆ کاتێک پارافریز بەکاردەهێنی داڕشتنەوە بەکاردەهێنی لە ناو جەلساتی دەرونی ئەو کەسە هەست دەکات ئەتۆ لی تێگەیشتو واتە هاوسۆزی معریفیت لە بۆی دەربڕیە. طبعاً داڕشتنەوە یەکەکە لەو کارەمەیانەی ڕاستی بە ترینینگ زیاتر ئینسان دەتوانێت فێری ببێ، بەڵام ئێمە لێرە هەر هەوڵ دەدەین بە شێوەی تیۆری باسی بکەین. داڕشتنەوە ریفلێکشن ئۆف میینینگە، واتە نازانم ریفلێکشن تەرجمەشی جوانی لە بۆ هەیە، ئەمن بە پەخشکردنەوە تەرجمەم کردیە، یان پەرجدانەوە وێنەدانەوە دەستخۆش ڕنگدانەوە، ئیتر وێنەدانەوەی ماناکان یان ڕنگدانەوەی ماناکان یان پەخشکردنی ماناکان، یعنی ئەتۆ لە داڕشتنەوە لە پارافریز چ دەکەی دەڵێ بریتێ لە گوێگرتن لە ڕێنمایی خواست و تێگەیشتن لە مانا و مەبەستەکانی و داڕشتنەوەی مانا و مەبەستەکانی ڕێنمایی خواست بە قسەکانی خۆت، بە شێوازەکانی خۆت، بە وشەکانی خۆت. ئەتۆ لێرە لە ناو جەلسە گوێ لە ڕێنمایی خوازەکە دەگری، لە مەبەست و مانای قسەکانی تێدەگەی و هەروەها مەبەست و مانای قسەکانی بە شێوازی خۆت دووبارە بە ڕێنمایی خوازەکە دەڵێەوە. طبعاً داڕشتنەوەی ورد ئەگەر هات و ڕێنمایی کار لە ناو جەلسە پارافریزی بەکارهێنا، لێرە ڕێنمایی خوازەکە هەست دەکات گوێی لێگیرە، هەست دەکات ئەتۆ زۆر بە تەرکیزەوە گوێت لێگرتە کە بەنسبەت دوی ئەو زۆر گرنگە، لەبەرچە لەبەرەوەی کۆمەڵگە گوێمان لێ ڕاناگرن،
زۆربەی کات داک و باب گوێمان لێ ڕناگرێ، خوشک و برا هاوسەر گوێمان لێ ڕناگرێ، کەسانی دەور و بەرمان گوێمان لێ ڕناگرن، دوو قسەی دەکەین یەکسەر قەتع قسەکانمان دەبڕن. هەست دەکات گوێی لێ ڕاگیرێ کە ئەو زۆر گرنگە. دوو هەست دەکات لی تێ نەگەیشتی، هەست دەکات لی تێگەیشتی لەبەرەوەی ئەتوو جەوهەری قسەکانی خۆیت پێ گوتەوە. ینی بۆ نمونە ڕێنمایی کارێک دەڵێ، ئەو لە ڤیددیوەک تەمەشام کرد، تەمان ڤیددیو هەیە لەسەر ئەو کارامەیانە ئەگەر سێرج بکەن. ڕێنمایی خوازە دەڵێ ئەمن کوڕی گەورەی ماڵێمە و هەروەها قوتابیمە و دەخوێنم و خارجی ئەوەی دەخوێنم ئیشش دەکەم بۆ ئەوەی مەسروفی خوێندنەکەم دەربکەم و جار بەجار پارە دەدەمە ماڵش لەبەر ئەوەی ماڵش زروفی مادیمان زۆر باش نییە. ڕێنمایی کارەکە دەڵێ کەواتە ئەتوو بەرپرسیارەتی خۆت و بەرپرسیارەتی خێزانەکەشت لە ئەستۆیە. ئەوە جۆرەکە لە داڕشتنەوە، ینی ئەها کڕۆکی قسەکان چ بوو؟ ئەو کەسە بەرپرسیارەتی زۆری لەسرە دەخینیتن، ئاگەی لە خێزانەکەیتی ئیش دەکا، مەسروفی خۆی دەکا و مەسروفی ماڵش چۆن دەڵێ یارمەتی خێزانەکەی خۆی دەدا، کەواتە بەرپرسیارەتی زۆری لەسرە، نەک بەرپرسیارەتی خۆی بەتەنێ بەرپرسیارەتی عائیلەکەشی لەسەرەوە دەکرێت. جاری وا هەیە کیوەردەکانی کەسەکە دووبارە بکەوە هەتاوەکو هەست بە ینی ئەو کارامەیە دەرببڕن. یەکێکی دیکە لە کارامەیەکان کە زۆر گرنگە بۆ دەربڕینی هاوسۆزی reflection of feeling، ڕنگدانەوەی هەستەکان یان وێناکردنی هەستەکان یان پەخشکردنەوەی هەستەکان. طبعا یەکەمین ئێمە گوتمان paraphrase reflection of meaning بوو، بەڵام ئەوە reflection of emotion reflection of feeling واتە پەخشکردنی هەستەکانی کەسی بەرامبەرە. ئەتۆ لێرە لە ئی یەکەم لە داڕشتنەوە ئەتۆ دەبێ ئاوێنەیەک مانا و مەبەستەکانی کڵایەنتەکە بە کڵایەنتەکە دەڵێەوە، بەڵام لێرە ئەتۆ ڕەهەندە هەڵچوونیەکەی بە کڵایەنتەکە دەڵێەوە، ئەحساس و مەشاعیرەکانی بە کڵایەنتەکە دەڵێەوە. طبعا ئەوە زۆر گرنگە لە بۆ دەربڕینی هاوسۆزی، ینی هەست دەکات ئەتۆ لی تێگەیشتی، هەست دەکات ئەتۆ لە مەشاعیر و هەستەکانی تێگەیشتی. لێرە ئێمە تێبینی هەڵچوونەکانی ڕێنمایی خواز دەدەین، سەرنجی هەڵچوونەکانی دەدەین و هەروەها ناویان لێ دەنین نەیمینگ و هەروەها دووبارە بە ڕێنمایی خوازەکەی دەڵێنەوە. طبعا ئێمە دەزانین کڵایەنت هەڵچوونەکانی خۆی بە شێوەی زارەکی و بە شێوەی نازارەکی دەردەبڕێت. ئێمە دوو زۆر دەربڕینمان هەیە، ڤێرباڵمان هەیە، ڤێرباڵ بیهیڤیر، نۆن ڤێرباڵ بیهیڤیر. دەربڕینێکمان هەیە بە ڕەفتاری زارەکیە و دەربڕینێکمان هەیە بە ڕەفتاری نازارەکیە. ئەو دەربڕینی بە ڕەفتاری زارەکی بۆ نەمەدرێمە زۆر تووڕەمە، ئەوە زۆرەکە لە ینی دەربڕینی ئەنفعالە، زۆر دڵم تەنگە، زۆر بۆ نمونە بێتاقەتم، زۆر قەلەقم. ئەو دەربڕینی بە شێوە نازارەکیەکەیە زیاتر لە ڕێگای تۆنی دەنگە، لە ڕێگای بۆ نمونە لە ڕێگای دەربڕینی ڕوخساریە بە دەموچاویەوە دیارە، لە ڕێگەی زمانی جەستەیە. ینی لێرە ئێمە لە بۆ دەربڕینی reflection of feeling، بۆ دەربڕینی پەخشکردنی هەستەکان یان ڕنگدانەوەی هەستەکان، ئێمە سەرنجی ڕەفتارە زارەکی و نازارەکیەکانی کڵایەنتەکە دەدەین، ڕێنمایی خوازەکە دەدەین و هەروەها دەبینە ئاوێنەیەک ئەو ئەحساس و مەشاعیرانەی کە هەیتی لە ناوە خۆماندا بۆ ئەو دەری دەبڕینەوە و بەمەش ڕێنمایی خوازەکە هەست دەکات و لی تێگەیشت، هەست دەکات بە باشی گوێت لێی گرتووە، هەست بە هاوسۆزی دەکات. طبعا هەستکردن دەربڕینی پەخشکردنی هەستەکان هەروە گوتمان دەبێتەوەی هەستکردن بە هاوسۆزی و هەروەها دەبێتەوەی تێگەیشتن لە هەڵچوونەکانی خۆی، لە مەشاعیرەکانی خۆی. زانی یەکێک لە شێوازەکانی دەربڕینی پەخشکردنی هەستەکان بریتێ لەوەی کە ئەو بێ ئەوەی ئیحساسەکەی خۆی باس کە ئەتۆ پێی بڵێ. هەست دەکەم ئەو بابەتە زۆر تووڕەی کردی، ئایا تێگەیشتنەکەم ڕاستە؟ ینی بێ ئەوەی ئەو برێ ئەو باسی ئەوەی کە ئەتو تووڕەی ئەو تووڕەیە ئەتۆ پێی بڵێەوە. ینی لێرە جاری وایە کەسەکە وشیار نەبووە بەرامبەر ئەو ئینفعالەی خۆی، بەرامبەر ئەو هەڵچوونەی خۆی، ئەتۆ وشیاریشی دەکەیەوە سەبارەت بەوە. کەواتە دەبێتە هۆی ئەوەی کەوا ڕێنمایی خوازەکە لە هەڵچوونەکانی خۆی تێبگات و هەروەها دەبێتە هۆی ئەوەی کەوا ڕێنمایی کارەکەش لی تێبگات، چونکە زۆر جاری وا هەیە ئێمە لە reflection of feeling
بە شێوەی پرسیار پێی دەڵێن هەست دەکەم ئەو بابەتە بۆ نمونە زۆر قەلەقی کردووی هەست دەکەم ئەوڕۆ باری دەرونیت باش نییە تێگەیشتنەکەم تەواوە ینی دەبێتەوەی ئەوەی کەواتە وەکو ڕێنمایی کاریش لە ظروفی دەرونی ئەو کەسە تێ بکەیت ناستە زۆنی حکومدان دەستە زۆنی ئەوەی ئەتوو هەڵەیان ڕاستی ئەتوو ئیشەی باشت کردیان ئیشەی خراپت کرد بەڵام لێرە ئەمە جەخت دەکەینەوە لەسەر ئەوەی کە ئایا ئینفعالەکەی هەیە یان نیت طبعا دەبی زۆر ورد بینەوە بەڵام پەخشکردنی هەستەکان ناستە زۆنی حکومدان ئەوەی ئەمە بڵێن ئیشەی خراپت کرد تۆڕە بوو باش نەبوو بەو شتەی بۆ نمونە ترسای یعنی ئا دەستە زۆنی باش و خراپ بەڵام لێرە ئەمە زیاتر دەبینە ئاوێنک احساس و مەشاعیرەکانی ڕێنمایی خوازەکەی لەناو خۆمان پەخش دەکەین هەتا وشیاربی بە احساس و مەشاعیرەکانی خۆی و هەروەها هەست بکە ئەمە لی تێگەیشتینە هەست بکە ئەمە گوێمان لێگرتی ئاخیر خاڵ کە دەمەوێت باسی کەم سەمەڕایزینگە خودکردنەوە یەکێکی دیکەیە لە کارامەیەکانی ڕێنمایی لێرە ئێمە چ دەکەین ڕێنمایی کار بە وردی گوێ لە چیرۆکی ڕێنمایی خوازەکە دەگرێت و دواتر خاڵە ڕئیسیەکانی ئەو چیرۆکەی کە باسی کردیە پوختی دەکاتەوە بە ڕێنمایی خوازەکەی دەڵێت عادەتەن پوختکردن یان لە سەرەتای جەلسە دەکرێت بۆ نمونە دەڵێ ئێمە لە جەلسەی ڕابردوو باسی پەیوەندی نێوان تو هاوسەرەکەتمان کرد باسی ئەوەت کرد کە پەیوەندی نێوان تو هاوسەرەکەت باش نییە و هاوسەرەکەت تونند و تیژیت لەگەڵ بەکاردەهێنی یعنی کڕۆکی خاڵەکان باس دەکەیت پێت باشە لە جەلسەی ئەمڕۆ باسی چ بکەین ئەوە لە بیدایەتی جەلسەکەی لە بۆ دروستکردنی چۆن دەڵێ لینکە لە نێوان جەلسەی ڕابردوو جەلسەی ئێستا و دەکرێت لە ناوەڕاستی جەلسەش باس بکرێتەوە ینی بۆ نمونە چارێکێک 20 دقه 25 دقەیە ئەو ڕێنمایی خوازە قسەی کردیە خاڵە سەرچیەکانی پێ دەڵێەوە و زۆر جاری وا هەیە ئەمە لە بۆ کۆتایی هینان بە بابەتێک باسی لێوە دەکەین ینی بۆ نمونە باسی پەیوەندی نێوان خۆی و هاوڕێیەکی دەکەن پێی دەڵێن باسی پەیوەندی نێوان خۆت و هاوڕێیەکەتت کرد باسی ئەوەت کرد کە هاوڕێیەکەت خاڵە ڕئیسیەکان باس دەکەین پێی دەڵێن هیچ شتێکی دیکە مایە بتەوێ باسیکەی لەسەر پەیوەندی نێوان خۆت و هاوڕێکەت عاد لە بۆ کۆتایی هینان بە بابەتێک بە چیرۆکێک بە کلۆس کوێشن لێ دەپرسین ئەگەر گوتی نەخێر یەکسەر دێسەر بابەتەچی دیکە و لە کۆتایی جەلسەکەش دووبارە پوختەی ئەو خاڵانەی کە باستان کردیە باس دەکرێتەوە ئەوەش زۆر زۆر گرنگە لەبەرچی لەبەرەوەی ئەتو لێرە جەخت دەکەیە سەر مەبەستەکانی ڕێنمایی خوازەکە جەخت دەکەیە سەر مەشاعیرەکانی خەم و خەفەتەکانی لێرەش هەست دەکە ئەتۆ بەباشی گوێت لێگرتیە هەست دەکە ئەتۆ لی تێگەیشتوی کڕۆکی هاوسڕۆزیش گوتمان چییە تێگەیشتنە لە کەسی بەرامبەر تێگەیشتنە لە هەستەکانی لە بیرۆکەکانی لە ئەزمونونەکانی لە مەشاعیرەکانی هەر بە عەرەبی دەبا لە سەرەتای سیمینارەکە باسم کردبا دوو تەرجمەی هەیە هاوسڕۆزی تەعاتوفی هەیە تەفەهومی هەیە طبعا ئەوەی ئەمن تەمەشام کردیە یەک باحث پێم وابی ناوی ڕەشا عەبدولستارە پێم وابی باحثێکی مصریە بەس ئەو ئەمپەثی بە تەفەهوم تەرجمە کردیە ما باقی هەمووی بە تەعاتوف تەرجمەی کردیە مەبەستم کڕۆکی بابەتەکە تێگەیشتنە لە کەسی بەرامبەر ئەوەیە کە ئەتوو ئەو پەیامە بە کەسی بەرامبەر بگەێنی احساس بەوە بکە کە ئەتوو لی تێدەگەی ئیتر ئەو کارەمەیانەی کە باسمان کرد ئەو خاڵانەی باسمان کرد ڕۆڵەکی زۆر گرنگی هەیە بۆ دەربڕینی هاوسۆزی لە ناو جەلسەی دەرونی لە کۆتایی دووبارە زۆر سوپاسی سایکۆفێر دەکەم لە بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە و ئەو سیمینارە و زۆر زۆر سوپاسی ئامادەبوونی ئێوە دەکەم پێزانینەشی زۆرم لە بۆتان هەیە دەستان خۆش بی زۆر سوپاس ئەگەر هەر بە ڕێزەکەش پرسیارێکی هەبی یان ئیزافەکی هەبی ماشەڵڵا هەمووتان اختصاصتان دەروزانیە ئەوانەیە زۆربەتان ئەکید لە من تەجربەشتان زیاترە ئەوە گەورەم دەکەن ئەوستاجان ینی دەستی بە کەسانێکی ئەکادمی ڕناگە وەک کەسێکی زانستی بی لە بۆی ڕێنمایی دەچی سەردانی کەسێک دەکە کەسەکە دەزانی جێ لە ڕادەگری کەسەکە زۆر بە وردی جێ لە ڕادەگری و باش شتەی دەگا
ئەوە چەند ئەرچی ئەو کەسەی کەم دەکاتەوە و ئایا گرتنەبەری ئەو ڕێگایە پێویستە یان پێویست نییە دامانە کەسەکە دەستی بە ڕێنمایی کارێکی زانستی ناگە ئەریک فرۆم لە کتێبی هونەری گوێگرتن دەری ئەمە ئێستا پارەی دەدەین لەوەی کەسانە کە بن گوێمان لێ بگرن دەرچونکە مرۆڤی ئێستا ئەوەی گوێگرتنی نییە دەرێ کارامەی گوێگرتن شتێکی پێویستە لە مرۆڤەکانی ئێستا نییە بەڵام کەسێک هەبی گوێت لێ بگری ینی وەک ئەوەی دەری برینەکەی کەمێک ساڕۆژ دەکات تا چەند ئەخلاقیە و یان نا ئەخلاقیە ینی دەست خۆش طبعاً جیاوازی هەیە لە نێوان یارمەتیدانی ڕێنمایی خواست یان چارە خواست وەک ڕێنمایی کارت یان وەک برادرە ینی هەموو کەسێک وەک برادرت وەک ئەندامەشی خێزان وەک هاوسەرت وەک دراوسەیە دەکرێت یارمەتی ڕێنمایی خوازەکی بدە ئەگەر گوێگرەی باش بی هاوسۆزی هەبی بەڵام ئەوە ناستە زمانی ڕێنمایی دەرونی ینی چکە ئەتو لەوانەیە لە پارکەشی قسەی لەگەڵ برادەرەکەت بکەی و گوێ لێ ڕاگری و باسی معاناتی خۆی لە بۆ بکە و حکمی لەسەر نادەی و بۆ نمونە گوێی لێ ڕادەگری بە شێوەشی متعاتیفانە قسەی پێ نابڕی ئای کۆنتاکتت لە بۆی هەیە لێرە ئەتوو بەشێک لە خەم و خەفەت و ئازارەکان و ناڕەحەتیەکانی ئەو کەسەی کەمەکەیەوە بەڵام ئەوە ناستە زۆنی چارەسەری دەرونی یان ڕێنمایی دەرونی بەڵام دەکرێت بەڵێ گرنگە ینی ئێمە هەموو کاتێک دەڵێن ئەو کەسانی کە کێشەی دەرونیان هەیە یان ئەو کەسانی کە نخۆشی دەرونیان هەیە ئەمە وەکو ڕێنمایی کار مامەڵە لەگەڵ کەسی نۆرمەڵ بکە مامەڵە لەگەڵ کەسی نەخۆش ناکە ینی ئەوەی نەخۆشە زیشکی دەرونی و هەروەها چارەسەرکاری دەرونی مامەڵی لەگەڵ دەکات بەڵام ڕێنمایی کاری دەرونی مامەڵە لەگەڵ کەسی نۆرمەڵ دەکات کە کۆمەڵک گرفت و ئالنگاری و ناڕەحەتی و کێشە هاتیتە بەردەمی دەڵێن گرنگە ئەو کەسە نەخۆشی دەرونی هەبی یان پێویستی بە ڕێنمایی دەرونی هەبی پاڵپشتی خێزانی هەبی پاڵپشتی کۆمەڵایەتی هەبی پاڵپشتی خێزانی ئەندامانی عائیلەکەی پاڵپشتی کۆمەڵایەتی برادەرەکانێکی دراوسەیەکەیتی ئەوە طبعا هۆکارێکی زۆر گرنگە لە بۆ باشبوونەوەی ئەو کەسانی بۆ نمونە تەڵەبەک کێشەی هەیە ینی لەگەڵ خوێندن بۆ نمونە بوونی پاڵپشتی عائیلی زۆر گرنگە لە بۆی بەسەر ئەو کێشەی خۆی نازان بی ئەو جا هەر گرفتەبی دەستە هەمان زۆنی دەست خۆشبی زۆر سپاس بە بابەتەکەت بابەتێکی زۆر گرینگە زۆر سەردەمیانەیە هەمومان پێویستمان بە هاوسۆزی هەیە طبعاً هاوسۆزی لە مەجالی ئرشادی تربەوی لە مەجالی ڕێنمایی پەروەردەی یاخود ئەگەر تو ئامانجی ڕێنمایی پەروەردەی ئامانجی ئرشاد تربەوی ئامان سەرچەکەی ئەوەیەکەوە ڕێنمایی خواست هەست بە بەختەوەری بکات یعنی ئامانجیمە ئەوەیەکەوە ئەو کەسێک کە دێ داوای ڕێنمایی دەکات هەست بە بەختەوەری بکات ئەوە ئامانجی سەرچیمانە و هەستێکی زۆر خۆشە ینی بە عەرەبی پێی دەرێن التعاطف شعور رائع يعني احساسك زۆر خۆشە تۆ کاتێکەوە هاوسۆزی بەرامبەر کەسی بەرامبەر ئەمە دوو پرسیارم هەیە ئایا ئوستاز ئیفرات لە تعاطف لە پرۆسەی ڕێنمایی زیانی هەیە ئەوە یەکیان دوو نەبوونی هاوسۆزی چییە ئەو دوو پرسیار ئەگەر وەڵام دێوە هەر ئیزافەیەش لە بۆ قسەکانی بەڕێزت قسەکانت زۆر زانستی بوو لە پرۆسەی ڕێنمایی هاوسۆزی وا لە ڕێنمایی خواز دەکات کەوا بەتەنیا نییە یعنی قوتابیەکەوە ڕێنمایی خوازەکە و هەز دەکاتەوە بەتەنیا نییە خاڵشکە ورکینگ ئەلاینس ئەوەی کە هاوپەیمانی دیشەیی ینی هەز دەکات کەسێکی لەگەڵ کەسەشکە هەیە بڵێ وا هەز دەکاتەوە هەستەکانی بەنرخن یعنی ڕێنمایی خوازەکەەوە هەزەکە هەستەکانم بەنرخە و ڕێزی لە گیراوە ئەو هەستەی کەوا هەیتی بڵێ خاڵشکە هاوسۆزی بە سەرچاوی پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز دادەندری ینی هۆکارێک دەبیکەوە ئەمە کەمتر هاتینە ئەو زۆنەی چکە بابەتەکە پەیوەندی بە ڕێنماییوە دەبێتە هۆی ئەوەکەەوە پەیوەندی کۆمەڵایەتی بەهێزکە لە هەمان کاتیش جۆرەشکە هەیە لە تەعاطف لە دەروونزانی ڕێنمایی با بڵێن ئەو تەعاطفە پێدەن التەعاطف المنظم یاخود التەعاطف المسيطر یعنی ڕێنمایی کارەکە چۆن بتوانی هاوسۆزبی لەگەڵ قوتابێکەوە بگاتەوە ئامانجێکەوە خۆی هەیەی یعنی ئامانجێکی هەیە مەسەلەن غێر کە ڕێنمایی خوازەکە دێ داوای ڕێنمایی دەکات لە ئەو دێکەوە یان ئەوتە بیرکردنەوەکانی هەڵەیە یاخود ئەوتە ڕەفتاری ناشایستە و نەگونجاوە
لێرە کە هاوسۆزی یەکێکە لە بنەماکان یاخود یەکێکە لە ڕاهەندەکانی پرۆسی ڕێنمایی وەکو جەنابەت بە شێوەیەکی زۆر جوان باس کرد ئەگەر ڕێنمایی کارەکە ئەو تەعاتفە بەکاربیێنی یعنی هەم ئیفراتی تێدانەکە هەمیش تەنیا بیرکرد بە عەقڵ نەبی هەمیش یعنی ڕێگایەک بەکاربیێن لەوەیەکەوە بگاتەوە ئامانجەی خۆی بە کەمترین ماندی بوون بەڵێ چونکە ڕەنگە ئەگەر تەعاتف هاوسۆزی زیادە ڕۆی تێدا بکرێ ئێستا ئەگەر وەڵامان بدەوێتەوە چ ئەوە چی هەیە زۆ سوپاس دەکەم دەست خۆشبی بابەتەکی زۆ گرینگە پێویستە هەموو ڕێنماییکارێکی پەروەردەیی چونکە تەعاتف هاوسۆزی مەهارەیە سکیلسە وەکو بە خۆت باست کرد فەنە احتیواءە لە بۆ ڕێنمایی خوازەکە دووبارە دەست خۆشبی زۆ سوپاس دەکەم زۆر سوپاس طبعا ئەمە چەند مستەڵەحێکمان هەیە ئەپەثیمان هەیە ئەمپەثیمان هەیە سیمپەثیمان هەیە ئەمن هاتمەنا ئەو تەفاسیلەی زیاتر جەختم لەسەر لایانی ڕێنمایی دەرونی کردەوە ئەپەثی ساردی سۆزداریە ینی ڕێک بە پێچەوانەی هاوسۆزی ینی کە ئەوە لەوانەیە ڕێنمایی خوازە ڕێنمایی کارێک ئەپەثی هەبی ڕێنمایی کارەکە جلسە یەکەم تەحمولی دەدات ینی زۆر دەگمەنە جارێکی دیکە بگەڕێتەوە لەبێت چکەوەی لێ دەکات هەست بە گوناح بکە حکمی لەسەر دەدا لی تێناگا خۆی ناخاتە شوێنی ئەو بە چاوی خۆی تەمەشای بابەتەکانەکە سیمپەثی بە عەرەبی پێ دەگوترێ عاتف نازانم بە کوردی پێی دەگوترێت بەڵام زۆر لایانی لە هاوسۆزی نزیکە ئەمە گوتمان هاوسۆزی ئەوەی ئەتوو خۆت بخێ شوێنی کەسی بەرامبەر بەڵام لە شوێنی ئەو کەسەی بێ دەرێ دواتر بێەوە دەرێ ینی هەر لەوێ نەمینێەوە ئەوەی کە سیمپەثی هەیە ناتە دەرێ لەوێ دەمینێتەوە کێشەی ڕێنمایی خوازەکەی بە کێشەی خۆی زانێت لەوانەیە لە ناو جەلسەی لەگە ڕێنمایی خوازەکەی دەست بگریان بکات لەوانەیە دەستەوە مارێش هەر لە فکریتی شەوێ خەوی لێ ناکەوی هەر زەینی لەسەر ڕێنمایی خوازەکەیە ینی ئەوەش ینی نابیتن ڕێنمایی خواز ڕێنمایی کار سیمپەثی هەبی لەبەر ئەوەی کاریگەریەکی زۆر خراپی لەسەر ژیانی عائیلی دەبی لەسەر ژیانی شخصی دەبی ئەوەی کە مستەڵەحەکەیە ئەم لە توێژینەوەکەی خۆشم بەکارم هینا بەس ئێستا لەو دەمەی نایەتەوە زەینم دەربڕینی هاوسۆزی یان هاوسۆز بوونێکی زۆر لە ڕادە بەدەر ئیفرات ئینسان تووشی ماندووبوونی دەرونی دەکات تووشی ماندووبوونی سۆزداری دەکات لەوانەیە بیخاتە زۆنی سیمپەثی بیخاتە زۆنی ئەوەی کە چۆن دەڵێ لە باتی ئەوەی بە چاوی وی تەمەشای کلایەنت بە چاوی وی سەیری کلایەنتەکەی کە هەر چاوی وی دێنی لە جێی چاوی خۆی دەخاتە جێی چاوی و تاڵ ینی چاوی خۆی ناهێنتەوە دەرێ بیخاتەوە شوێنی خۆی ناستەوە ناو ژیانی واقعی کۆمەڵایەتی خۆی هەر لە دوای جەلسەکەش هەر بە چاوی سەیر دەکات لە دوای جەلسەکەش هەر لە شوێنی ویە معاناتەکانی هەر بە معاناتی خۆی دەیانێت ئەو جاوە بێگومان کاریگەریەکی باشی نییە بێگومان لەسەر چارە سەرکارەکەی یان لەسەر ڕێنمایی کارەکەی دروست دەکات لێ ئەمە وەکو ڕێنمایی خواز یان چارە سەرکارەکانی دەرونی زۆر جاری وایە بە خۆیان پێویستیان بە جەلساتی ڕێنمایی دەرونی چارەسەری دەرونی چکە ئەوەندە کێشیان لە بۆ باز دەکرێت ئەوەندە معاناتیان لە بۆ باز دەکرێت ئەوەندە پڕدەبن لە هەموو ئیحساسە ناخۆشی کە دەوروبەر هەیتی ینی هەستەکە بەخۆی ینی ئەوەندە لەوانەیە کار لە بەرگری دەرونی بکاوە پێویستی بەخۆی بە چارەسەری دەرونی و ڕێنمایی دەرونی بی و دەستە ناو جەلسە بەعمقی چوونە ناو هەست و سۆزی کەسی بەرامبەر ومانەوەی لە فکر و لە هیزر و لە عەقلی لە مێشتی کەسەکە لەوانەیە زیان بە تەندروستی کەسەکە لەوانەیە تووشی نەخۆشی سایکۆسۆماتیک بێگومان هاوسۆزی ئەوەی ئەمە لە ناو جەلسەی لە کلایەنتەکەی خۆمان تێ بگەین بەڵام کە جەلسە تەواو و هەروها خۆمان بخەینە شوێنی هەست بە معاناتەکانی بکەین بەڵام کە جەلسە تەواو بوو کە چوینەوە مارێ نابی ئەوەی لەگەڵ خۆمان بینەوە ماوە نابی ئەوەی لەگەڵ خۆمان ببینە سەفرەشی نابی ئەوەی لەگەڵ خۆمان بینینە بن پێخەفی خەوەکەمان و خەومان لێتاڵ بکە ئەوە ناستە زۆنی هاوسۆزی دەستخۆشی لێ دەکەم مامۆستا بابەتەکە گرنگ بوو بەڕاستی پرسیارەکەم ئەوەیە نامە زۆر ئالۆزی بکەم دەمێوەرە پرسیارەکە وەکو خۆی بیکەم باست لە کەسی نۆرماڵ و کەسی نەخۆش کرد باشە کو بتانین کەسێکی نۆرماڵ وای لێ بکەین کە پێویستی بە ڕێنمایی کار نەبێت یعنی پێویستی بۆی نەبی کە جەلسات وەربگری يعني كو مثلا بابلين من بابلين دقا حالته شكا حالته نفسيم هيا باشا كوا لخون بكم يعني بابلين إذا نابتي لبو من كم بيستن بابلين رين ما يكار نبيتن وكو جلسات يعني ودي نقرم بسعركم واضحة
والله باش لێت تێنەگەیشتم باسد لەوەی ئەف ببوویرە باسد لەوەی کرد کە کەیسی ئاساییمان هەیە و نەخۆشیشمان هەیە با بڵێن کەسە ئاساییەکە کە نۆرماڵەکە کووای لێ بکەین یعنی پێویستی بە ڕێنماییکار نەبێت پێویستی بە چارەسەرکار نەبێ ڕوونتر بڵێن پێویستی بە چارە ئەنی بەوەی نەبیتن کە لەکن دکتۆرێکی دەرونی جەلسات وەربگرین ڕێنماییکار چۆن وای لێ بکەین بەڵێ ئەنی پێویستی پێی نەبیتن طبعا زۆر سپاس طبعا زۆربەی ئەو کەسانی کە تووشی نەخۆشی دەرونی دەبن دەتوانین بڵین زۆر جاری وایە ئەو نەخۆشیە ینی بە شێوەشی تەدریجی ینی ئەو نەخۆشیە دروست دەبیتن جاری واشەیە ینی بە شێوەشی تەدریجی دروست نابیتن بەڵام کەمە بۆ نمونە لە حالەتی تراوما بە شێوەشی تەدریجی دروست نابی کەسەکە یەکسەر تووشی تراوما دەبی و کاریگەری لەسەر دروست دەکات بەڵام بەشەشی زۆری گرفتەکان بە شێوەشی تەدریجی دروست دەبن جا کاتێک کەسەکە گرفتەکی سادەی هەیە ئەگەر تشخیصی مبەکر ینی دیاریکردنی زووی لە بۆ بکرێ و هەروەها یارمەتی دەرونی وەربگریتن لە لای ڕێنمایی خواسەچی ئەوە هەر بە خودی خۆی ڕێگرێ لەوەی کە چۆن دەڵێ ئەو حالەتە تەشەنە بکە و پێویستی بە چارەسەری دەرونی و پێویستی بە دەرمانی دەرونی هەبیتن ئەمە زان یەکێک لە ئامانجەکانی ڕێنمایی دەرونی و چارەسەری دەرونی بنیادنانی ریزیلیەنس یعنی خۆڕاگری دەرونی سمودی نەفسی یەکێک لە ئامانجەکانی ڕێنماییکاری دەرونی یان چارەسەرکاری دەرونی ئەوەیە ریزیلیەنس خۆڕاگری دەرونی لە لای کلایەنتەکەی خۆی بنیاد بنێ دروست بکە ریزیلیەنس وا لە ڕێنمایی خوازەکەی دەکا بەرگەی ئەو ناڕەحەتی و ئەو کو دەڵێ نسکۆ و ئەو ڕووداوە ناخۆشانە بگری کە لە داهاتوو دێتە پێشی و یەکێکی دیکە لە ئامانجەکان کە ینی پەیوەندی بە پرسیارەکەی جەنابتەوە هەیە مۆزوعی سێلف هیلینگە عیلاجی خودی یعنی یەکێکی دیکە لە ئامانجەکانی چارەسەری دەرونی و ڕێنمایی دەرونی بنیاددانی سێلف هیلینگە ئەوەیان بریتێنەوەی کە ئەتوو وا لە ڕێنمایی خوازەکە بکەی ئەو تەکنیک و ئەو چۆن دەڵێ ئامرازانەی ئەو تەقنیاتانەی کە فێر کە لە ناو جەلسەی وەری گرتیە لەگەڵ تو لە داهاتوش بتوانانی لە ژیانی واقعی خۆی بەکاری بهینی ئەگەر تووشی گرفت بوو نەک دووبارە بێتەوە لای ینی بنیادنانی سێلف هیلینگ چارەسەری خودی زۆر گرنگە وعنی وە دەکاتن ئەو حالەتە ئەو کەسە بەخۆی لە داهاتوو چارەسەری ئەو گرفت و ئالنگاریانە بکاتن کە دێتە پێشی و ئەمەش ینی ڕێگری لەوەی دەکە حالەتەکەی تەشەنە بکاتن و ببیتە نەخۆشی وە وشیاری دەرونیش زۆر گرنگە ینی ئەگەر ئینسانە گوشیاری دەرونی هەبی عادەتەن ینی پێش ئەوەی کە حالەتەکەی قرس ببی داوای یارمەتی دەکات مەفهومە دوادارم گەیشت مرونە بە عەرەبی بە مرونە و بە سمودی نەفسی تەرجمە دەکرێت ئەمرونی ینی واتە کەسەکە تەحمل و بەرگەی ئەو ناخۆشیانە بگریتەوە هەدەفەکی زۆر گرنگە خۆڕاگری دەرونی خۆڕاگری دەرونی بڵێ یان پێ ئەوەشمان هەیە سەڵابە نەفسیە یعنی بڵێ پتەوی دەرونی هەبیتن ئەوەش ینی نقطەی زۆر گرنگە نفسی ینی هەندێک مستەڵەحاتی نفسی هەیە بڵێ زۆر لێکتری نێزیکن بڵێ بەنسبەت نظری زات کارل ڕۆجەرس ئەویش کە جەنابەت باس کرد ئەویش دەرێک دەبی یەک لە خاڵەکانی ڕێنمایی ئەوەیەکەوە دەبی تەفەهم و تعاطفی هەبیتن لە بۆ ڕێنمایی خوازەکە بەڵێ دوای هي أن ترى بعيون الطالب يعني بتساوي قتابي ببيني وبضل هستي بيبكا يعني أوان أو خالص مشاركة وجداني ياخذ مشاركة انفعالي بكاتن لويكا وشيش كد باسكر تطابق يعني مشي تطابق وابزام ليرة بمعنى مماثلة جدي يعني وكو أو بيركاتوا ڕێنمایی کارەکە وەکو ڕێنمایی خوازەکە بیرکات و خۆی بخاتە شوێنی ئەو وەکو لە سەرەتای پێناسەکە باس کرد دەست خۆش بستاژیان زۆر سپاس دەکەم زۆر مەمنون ببوورە دوای سڵاو ڕێز دەستخۆشیێکی گەرم دێ دەکەین بۆ ئەو بابەتە زیندووە بابەتێکی زۆر گرینگە بە تایبەتی بۆ مجتەمەعی کوردی کە تاکەکانی تایبەتی لە ئێستادا بەدەست گرفت و کێشەی دەرونی و کۆمەڵایەتی دەناڵێنن زۆر پێویستە ئەوەی کە تەرکیز لەسەر کرد ڕێنمایی کاری دەرونی یان هەچ کەسێک لە دەرەوەی بازنەی ڕێنمایی کاری دەرونی ڕێنمایی خواست
کە بیاوێت چارەسەری کێشەیەک بکات مامۆستا بێتن باوک بێت دایک بێت بەڕێوەبەر بێ هەچ کەسێک بێ دەبێت گوێگرێکی چاک بێت دەبێت زمانی جەستەی لەگەڵ ئەو کەسێک کە گرفتێکی هەیە بەکاربینی بە تایبەتی لە ڕووی دەربڕینی ڕوخساری کاردانەوەی جەستەی تۆنی دەنگ ئەوە زۆر گرنگ بوو چکە مشتەمەعی کوردی بەڕاستی وەکو گوتم زۆر پێویستی بەوەی هەیە تۆ گوێی لێ ڕابگری جا لەبەرەوە بابەتەکەی تو زۆر گرنگە بۆ هەمووان ینی نەکرد لە بۆ ڕێنماییکاری دەرونی لە مەیدانی قوتابخانە و ناوەندەکانی خوێندندا. من هاوڕێکم پار لە 15 ساڵی و لە سوید دەژی دەیگۆت لە وڵاتی سوید دوو زانست زۆر گرنگی پێدەدرێت لە سەرەوەی هەمووان فەلسەفە و دەروونزانی و فەلسەفە خۆشی لەو مەجاڵەی دەخوێنیتن. یەک بڵێن ئەوە پێشنیارم هەبوو تەمان خۆت یەک لەلایەنە هەرە با بڵێن پۆزەتیفەکان سەرکەوتوەکان ئەوە بوو بەپێ هیچ وەرەقە و کاغەز و شتێک تەواو محازەڕەکەت بابەتەکەت گوت ناگرینگە ئەمەش دەزان ڕاستە ئەو سەرە قەڵەم یاخود خامە ئەوە بێگومان هەم کەسەکە تا مەلای مزگەوت و هەتا بەڕێوەبەر و ئەوانش دەبێت لە کۆبوونەوەکان لەگەڵیان بێت بەڵام بابەتەکەت باش هەزم کرد بوو بەس وەکو پێشنیار پێم خۆشە چونکە ڕاستە ئەلێرە زۆربەی ئەو کەسانی ئامادەنە بێگومان یان ئەوانە دەرچووی دەروونزانینە یان هەوادار و خولیای علمە نەفسیان هەیە بەڵام بۆ کەسانی تریش ئەوانەی کە خەلفیەتێکی علمە نەفسیان نیە ئەو زانستیان نییە وەک پێشنیار پێم خۆشە لەگەر هەر بابەتێک پرسێک نمونەیەکی زیندوو بهێڵنیەوە بۆ نمونە لە ژیانی ڕێنماییکاری دەرونی یان هەتا لە خارجی ژیانی وانیش ڕوویدابی بۆ نمونە مەلایە یان مەسەڵەن مامۆستا کاتێکە پرسێک بابەتێک باز دەکات دێ بە چیرۆکێک حەقایەتێک یاخود ڕووداوێکی ڕاستەقینە نمونەی دێنیتەوە خەڵک لەوەی زۆر باشتر حاڵی دەبی لەو مەبەستەی لەو دەقەیکە ئەو کەسەی ئەو خەتیبەی ئەو وتاربێژەی ئاراستەی دەکات. دووبارە ڕێز و سڵاو دەستخۆشی و هیوای هەردەم سەرکەوتن. سپاس لە بۆ ئامادەبوونت ئوستاز جان.